ئەریشەیە نافخۆین یەکێتی گەشتنەوەی ڕادەی و جوڤاتە ناوەندیە یەکێتی کۆ پەرلەمانێوێ حزبێ گازی دەستەیە کارگەری یەکێتی بکە و بەرپرسیارن بلەندێن حزبێ پێکهاتینە لە جیڤینێدا ئەندامێن جوڤاتە ناوەندیە پرانیە پرسیاران لەسەر ئەریشەیە نافخۆین یەکێتی ئارەستەی هەر یەکشە مەلا بەختیار بەرپرسێ دەستە کارگەری و عومەر فەتاح و قادر حەمەجان ئەندامێن دەستە کارگیریەکردن لە گۆریە ئاگەهیên NRT لە جیڤینێدا بەحەسە ژێوێ چەندەی هاتیەکردن کوچاوە بکاربن نەرینێن جودایên یەکێتی ji hev nêzik bikin û şerên navxwe kêm bikin. وەکو پێویستەوەی کە یەکێتیەکان داوامان لێکن وان نەبووین لە ئاستی ئەو پێویستیە نەبووین لە ڕاستیە بەڵێ گرفت ناو یەکێتی هەیە و گرفت و کێشەکانیش پێم وانە هی ئەمڕۆ بن بەشێکی هیچ ساڵی ڕابردووە یەکێتی هەروە دروست بوو هەروە فرەمینبەر و فرەڕای جیاواز بووە زێدەباری بزاڤێنە بەشێک ji endamên serkirdatiye civata navendî daxwaz dike ku heftiya dahatiyê mekteba siyasiya yekêtî bicive gotûbêjê li ser arîşeyên navxweyên hezba xwe bikin ku li gorî projeyê beşek ji endamên serkirdatiya yekêtî pêşniyar kirîne lê dahatî de hezba wan ji aliyê desteyeke şêşkesî ve bê birêve birin. ئەوەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێ لەگەڵ لایەنە سیاسیەکان استراتیژەتێکی نوێ دابڕێژرێ بە شێوازێک بێ کە کوتایی بە هەموو ئەو قەیرانە کە لە هەرێمی کوردستان هەیە کوتایی پێبێنێ و ببێتە هۆی ئەوەی کە دووبارە ئەو قەیرانە دووبارە نەبنەواتە استراتیژەتێک بێ کە چاکسازیەکی بنەرەتی لە هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا بکرێ. Di civîna civata navendî û desta kargirî de ji bilî arîşeyên navxweyên yeketî behs ji wê çendî hatkirin ku hikûmeta xwecî ya herêmê bi awayekê nemerkezî bê birêve birin û desthilatê bidin be parêzgan heta ku bikarbin arîşeyan çareser bikin. Herwiha biryar hat dan şandekê yeketî seredana Tirkiya bike û li wêrê bi cidat gel HDP û AKP de bicive.